همولایك بخير بين سرتا بخيراتني همولایك كين بناوي دستي فيش خريج ديمقراطي دين بخيراتني دزگاکانی راگیان نکين استاش جارنامي بعد اجتهادي تشكيل كردستان بارزين للاين فرز هريم هو دخلته وباب فرز جارنامەی هەڵمەتی با داگیرکاری تێک بشکێنین کوردستان بپارێزین لە دۆخی ئێستادا کوردستان و خۆرهەڵاتی ناوین بوونەتە گۆڕەپانی جەنگی سێهێمی جیهانی ئەم جەنگە لە بنچینەدا جەنگی سەر لە نوێ بەشکردن و دابەشکردنەوەی کوردستان و ناوچەکەیە جەنگی هەژمونگەراییە لەلایەکەوە ڕژێمە قەوارە پارێز و داگیرکارەکانی کوردستان لە پێناو مانەوەی خۆیاندا پێداگیری خۆیان لەسەر نکۆڵی و قڕکردن و توانەوەی گەلی کورد دەکەن و لە هەوڵی شکاندنی ئیرادەی گەلانی تردان لە سەروی هەمووشیانەوە ڕژێمی فاشیستی تورکیا لەسەر خوێنی کورد و گەلانی ناوچەکە دەیەوێت ئیمپراتۆریەتێکی فراوانخواز و ستەمکار دابمێزرێنێت هەڵمەتی داگیرکاری تورکیا بۆ باشووری کوردستان بەشێکی ئەو ستراتیژە داگیرکاریەیە و تا ئێستاش بە چڕی بەردەوامە لەلایەکی دیکەوە دەوڵەتانی ئەمریکا رووسیا چین و ئۆروپاش کوردستان و ناوچەکەیان کردوتە چەقی ململانەکانیان و هەر یەکەیان لە هەوڵی بەشکردن و دابەشکردنەوەی کوردستان و ناوچەکەن لەم پێناوەشدا هەم خۆیان و هەم هێزە وابەستەکانیان کوردستان و ناوچەکەیان کوردەتە گۆڕەپانێکی خوێناوی شەڕی هەژمونگەرایی بێ ئەوەی هیچ پرۆژەیەکیان بۆ بەرژەوەندی گەلی کوردستانی و گەلانی ناوچەکە هەبێت لە هەوڵی جێبەرجێکردنی پرۆژەکە استراتیژێتی خۆیاندان لەلایەکی دیکەوە ئەو پلانگێڕیان نێودەوڵەتیەی کەوا لە 9 ئۆکتۆبەری 1998 دا دژ بە تەفگەری ئازادی کوردستان دەستی پێکرد و لە 15 شوباتی 1999 دا بە بەدیلگرتنی ڕێبەر ئاپۆ گەیشتە ئاستی هەرە دژواری خۆی ئەمڕۆ هەمان پلانگێڕی لە میانەی بەردەوامیدان بە زیندانیکردن و گۆشەگیرکردنەوە سیستەمێکی نابونەوانە لە ئیمرالی بەڕێوە دەبرێت لە بەرامبەرەوەدا بزوتنەوەی ئازادی گەلی کوردستان لە چوارچێوەی هێڵی سێمدا لە بەرامبەر بە هەردوو هێڵی داگیرکاری و پاوەندخوازیدا لە نێو بەرخودانێکی مێژووییدایە و بە پرۆژەیەکی دیموکراتی کە ئازادی دادپەروەری ئاشتی و بەیەکەوە ژیانی گەلی کورد و گەلان بە بنچینە وەردەگرێت برەو بە تێکۆشانی ئازادی خوازانەی خۆی دەدات وەک دەبینین دەوڵەتانی داگیرکەری کوردستان بە تایبەتی ڕژێمی فاشیستی تورکیا لەگەڵ دەوڵەتانی پاوەندخوازی جیهانیدا چەندە بەیەکەوە لە نێو ناکۆکی سیاسیشدا بن بەڵام لە هەمان کاتە لە چوارچێوەی چەندین ڕێکەوتن و هاوپەیمانێتی ستراتیژیدا دژ بە بەرژەوەندی و ماف و ئازادیەکانی گەلی کوردستان و گەلانی تردا لە نێو هەماهەنگی و پلانگێڕیدان هاوکاری ئابووری سیاسی و سەربازی و ئەمنی داگیرکەران دەکەن سەرەڕای هەموو ئەو مەترسی و پلانگێڕیانەی دژ بە گەلی کوردستان و بزوتنەوە ئازادی خوازەکەی بەڕێوە دەچێت ئەمڕۆ گەلێک دەرفەتی زێڕینیش بۆ سەرکەوتن و گەیشتن بە ماف و ئازادیەکانمان ڕەخساوە گەلی کوردستان ئەمڕۆ لە تەواوی کوردستاندا گەلێک دەستکەوتی مێژووی بەدەستهێناوە بە تایبەتیی لە باشووری کوردستاندا کە ئەمڕۆ بەهۆی داگیرکاری ڕژێمی تورکیا و پیلانە شاراوەکانی دەوڵەتانی پاوەندخوازدا کەوتۆتە دۆخێکی زۆر مەترسیدارەوە ڕژێمی داگیرکاری تورکیا بە استراتیژیەکی فراوانی ئابووری سیاسی کلتوری سەربازی و ئەمنیەوە لە هەوڵی داگیرکاری تەواوی باشووردایە ڕژێمی تورکیا لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا هەنگاو بە هەنگاو ئەو داگیرکاریەی جێبەجێ کردووە ئەمەشی بە هاوکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و چەندین گروپ و لایەنی تری بەڕێوەی بردووە بۆیە استراتیژی داگیرکاری تورکیا بۆتە مەترسیەکی مەزن بەسەر دەستکەوتە مێژووەکانی گەلەکەمان لە باشووری کوردستاندا کە بەرهەمی دەیان ساڵ تێکۆشان و سەدان هەزار شەهید و خاپووربوونی هەزاران گوند و شار و شارۆچکەیە ئەوەی ئەو مەترسی و هەڕەشانەی زیاتر کردووە ئەوەیە کە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە بازنەی استراتیژی داگیرکاری تورکیادا دەخولێتەوە و تەواو بۆتە جێبەجەکاری ئەو استراتیژیە داگیرکاریە سەرانی پارتی دیموکراتی کوردستانی عێراق لەم 29 ساڵەی ڕابردوودا بەردەوام لە خزمەتی سیاست و ستراتیژی ڕژێمی تورکیادا بوون ئەمڕۆژ لە ڕێگەی ڕەشبگیری و کوشتن و تۆقاندونەوە هەرێمەکانی ژێر دەسەڵاتی خۆی کردووەتە زیندانێکی کوشندە و مۆڵگەیەکی داگیرکاری بۆیە پێویستە گەلەکەمان
لە سەروی هەموویانەوە هەموو لایەنە سیاسیە وڵات پارێز و دیموکراتی خوازەکان ژنان و گەنجان ڕۆشنبیران زانایانی ئاینی و هۆز و خێڵ و گەل و نەتەوەکانی کوردستان بە هەستیاری و بەرپرسیارەتی نەتەوەیی و نیشتیمانی و ئاینی و دیموکراتیەوە ڕەشە و مەترسیەکانی ستراتیژی داگیرکاری ڕژێمی فاشیستی تورکیا ببینن و بە یەکڕیزی و دەست لە ناو دەست ڕوبەرووی ئەو داگیرکاریە ببنەوە و تێکی بشکێنن کوردستان بپارێزن هەروەک چۆن گەریلا و شەڕڤان و پێشمەرگە بە یەکەوە بەرگریان لە کەرکووک و شنگال و کۆبانی و مەخمور کردووە ئەوە ئەمڕۆ پێویستە بە هەمان ڕوحی نەتەوەییەوە ڕوبەرووی داگیرکاری و مەترسیەکان ببنەوە لێرەوە ئێمە وەکو دەستپێشخەری دیموکراتی گەل کە کۆمەڵێک ڕێکخرا و لایەنی سیاسی و مەدەنی و کەسێتی ڕۆشنبیر و ئاینی و کۆمەڵایەتین لەم جارنامەیەدا بە دروشمی با داگیرکاری تێک بشکێنین کوردستان بپارێزین هەڵمەتێکی مەزن ڕادەگەێنین ئەم هەڵمەتەی ئێمە سەفەربەریەکی نیشتیمانی و نەتەوەییە ستراتیژیەکی بەرگری و بەرخودانە دش بە داگیرکاری و بۆ پاراستنی کوردستان و دەستکەوتەکانی گەلەکەمانە مسۆگەر ئەمەش تەنها بە هیممەت و بەشداری سەرجەم چین و توێژ و پێکاتە کۆمەڵایەتی و گەلان و ئەتنیکیەکانی کوردستان دێتە دی لەم چوارچێوەیەدا ئێمە بانگەوازی خۆمان ئاراستەی سەرجەم گەلەکەمان دەکەین کەوا لەم هەڵمەتە مێژوویەدا بە یەکریزی و بەرپرسیاریەتەوە بەشدار بن ژنان کە پێشەنگی شۆڕشی ئازادین بەهۆی ئەقلیەتی پیاوسالاری داگیرکەران و چینی دەسەڵاتداری هەرێمەوە ڕوبەڕووی زۆرترین کوشتن و توندوتیژی و ستەم و چەوسانەوە هاتوون پێشەنگایەتی ئەو هەڵمەتە ئازادی خوازیە دەکەن بۆیە بانگەوازی لە سەرجەم ژنانی ئازار چەشتوو دەکەین کە لە دەوری ئەم هەڵمەتەدا گرت ببنەوە و پێشەنگایەتی سەرکەوتنی بکەن ئەقلیەتی پیاوسالاری کە لە داگیرکاری و خیانەتدا بەرجەستەیە تێک بشکێنن و کوردستان کە دایکی گەلە بپارێزن هەروەک چۆن هیچ شۆڕشێک بێ پێشەنگایەتی ژن سەر ناکەوێت و مەحکومە بەلادان و ژێرکەوتن ئەوە مسۆگەر ئەم هەڵمەتەش دش بە داگیرکاری و ئەقلیەتی دەسەڵات خوازیە بە پێشەنگایەتی ئێوە سەردەکەوێت گەنجان کە پێشەنگی هەر شۆڕشێکی سەرکەوتون ڕوح و داینەمۆی شۆڕژگێڕین هەر شۆڕشێک کە بە گەنجان دەستی پێکرد بێت بە گەنجانیش سەردەکەوێت لە ڕۆژی ئەمڕۆدا لە چوارچێوەی سیاسەتی شەڕی تایبەتدا ناچاری کۆچبەری و وڵاتجێهێشتن و بێکارکردن و ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان دەکرێن زۆرترین قوربانی دەستی داگیرکاری و دەسەڵاتی پیرسالارین ئەوە لەم هەڵمەتەدا بە ڕوحی بەرخودانی هەفتانین و شیڵاتزێ بەشدار بن توانست و ماتەوەزەی خۆتان وەرچەرخێن نەداینەمۆی گۆڕانکاری و بەجۆشەوە هەر لە بایکۆتکردنی کاڵا و هەموو شتێکی داگیرکەرانەوە بیگرە تا دەگاتە بەشداری ڕیزەکانی بەرگری ڕەوا و سەنگەرەکانی بەرخودان بەشدار ببن بەم شێوەیە داگیرکاری و دەسەڵاتی وابەستەکار تێک بشکێنن و وڵاتە بەپیت و فەڕ و بەهەشتە جوانەکەتان کوردستان بپارێزن ڕۆشن بیرانی گەل لە سەروی هەمویانەوە هونەرمەندان نووسەران و ڕۆژنەماوانان کە ویژدانی کۆمەڵگەن پێوەر و سەرچاوەی هۆشیارین کاریگەرترین توێژن بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆنەپەرستی و داگیرکاری و ستەمکاری دەسەڵاتداراندا لە ڕۆژی ئەمڕۆدا کەنارگیر و بەراوێز خراون لەگەر هەر دەنگ هەڵبڕینێکدا سەرکوت دەکرێن و ڕوبەڕووی زیندانی و کوشتن و تیرۆر دەبنەوە دەبێت وەک ئەقڵمەندانی کۆمەلگا ڕۆڵی سەرەکی دش بە داگیرکاری و ئەقلیەتی ئەژمونگەرایی وابەستەبوون و خیانەت بگێڕن و حەقیقەتی ئەو داگیرکاریە کە تووریەی ئەمڕۆ لە باشووردا بەگەلێت شێوە بەسەر کولتور و هونەر و هزری کۆمەلگا تا سەپێنراوە بۆ کۆمەلگا ڕوونکەنەوە و مەترسیەکانی بخەنە ڕوو بانگەوازیتان لێ دەکەین کە ببنەوە ویژدانی زیندوی کۆمەلگا و ڕۆڵی شۆڕژگێڕی و وڵات پارێزی خۆتان دش بە داگیرکاری و دەسەڵاتی پاشبەڕۆ و ستەمکاردا بگێڕن و پێشەنگی هۆشیاری کۆمەلگە بن خەڵکی ڕەنجدەر زەحمەتکێش هەژار و بێکارانی گەلەکەمان کە ئەمڕۆ بەهۆی سیاسەتی داگیرکاری و هەژمونی ئابووری داگیرکەران لەلایەک بە دەسەڵاتبوونی چینێکی مشەخۆر تاڵانکار وابەستە بە ئابووری داگیرکاری لەلایەکی ترەوە زۆرینەی کۆمەلگاکەمان لەژێر هێڵی هەژاری و هەژاریدان تەنانەت ئەمڕۆ چینی ناوینی کۆمەلگاش ڕوبەڕووی دۆخی هەژاری و بێدەرامەتی بوونەتەوە بێگومان هەر دەسەڵاتێک لە سایەی هەژمونی داگیرکاریدا بێت
ئەوە ئابووری و سیاسەتەکەیشی هەر لە خزمەتی داگیرکەران و ئەو چینەوە پێستەیە دەبێت کە خۆی بەسەرگەلدا سەپاندووە. بۆیە هیچ پابەندی پەیوەندیەکی بە بەرژەوەندی خەڵکی وڵاتەکەیەوە نامێنێت و کۆمەڵگە و بەرەو هەژاری بێکاری و برسێتی و قاتوقڕی و کۆچبەری دەبات. تەنانەت ئەمڕۆ لە باشووردا موچەی فەرمانبەران و خاوەن پێداویستی تایبەت و خاوەنەوادەی شەهیدان و هەژارانیش بڕدراوە و بە چەندین مانگجارێک بڕێک لە موچەکەیان پێدەدرێت. بەمەش هەرچی دەوڵەمەندێتی سامانی سەرخاک و ژێرخاکی ئەم وڵاتە هەیە لەلایەن داگیرکەران و ئەو چینە دەسەڵاتخوازەوە تاڵان دەکرێت. خەڵکیش ڕوبەڕووی دۆخێکی قاتوقڕی و برسێتی و بێکاریەکی کوشندە کردوتەوە. واتە تا داگیرکاری هەبێت ئەوە چینێکی وابەستە بە داگیرکەرانیش هەر باڵادەست دەبن. تا ئەو چینەش باڵادەست بن ئەوە گەلەکەمان برسیتر هەژارتر و بێکارتر و بێموچەتر دەبێت. بۆیە پێویستە خەڵکی هەژار ڕەنجدەر و بێکاران و فەرمانبەران ئەم هەڵمەتەی دژ بە داگیرکاری بە هەڵمەتی خۆیان ببینن و بە هەموو شکۆ و کەرامەتی خۆیانەوە ئەم هەڵمەتە بە سەرکەوتن بگەێنن و داگیرکاری تێک بشکێنن. بەمەش خێری و بێری ئەم وڵاتە دەوڵەمەندە بۆ هەژاران و ڕەنجدەران و فەرمانبەران دەگەڕێتەوە و دەتوانرێت سیستەمێکی دادپەروەرە و نیشتیمانی دابمەزرێت. ئەمڕۆ ڕژێمە داگیرکارەکان بە ناوی ئاین و ئاینزاوە ڕەوایەتی بە داگیرکاری خۆیان دەدەن. کتێبە پیرۆزەکان بەدەستێک وەرز دەکەنەوە و بە دەستەکەی تریان گەلەکەمان کۆمەڵکوش دەکەن کە کۆمەڵگەیەکی هەرە باوەڕدار و ئاین پەروەرە. بە تایبەتی تورکیای داگیرکەر گەلە ئیماندارەکەمان بە بێباوەڕی و بێ ئیمانی تۆمەتبار دەکات و کەچی سوپافاشیستەکەی ڕۆژانە مزگەوت و کەڵێسا و پەرستگاکانی تری گوندەکانی کوردستان تەنانەت گۆڕستانەکانی شەهیدانیشمان بۆردومان دەکات. لەلایەکەوە لە ڕێگەی دەستگاکانی شەڕی تایبەتەوە هەموو جۆرە بەدڕەوشتێک بڵاو دەکاتەوە و ژنان و گەنجان و منداڵانمان دەکاتە ئامانجی ئەو شەڕەگەڵاوەی کە سەپاندوویەتی. لەو لاشەوە بە ناوی ئاینەوە فتوای قڕکردن و سڕینەوەی گەلەکەمان دەدەن. تەنانەت ئەو زمانەی بە گوێرەی هەموو ئاینەکان خوددا بە گەلانی بەخشیوە قەدەغەی کردووە و بە تاوانی دەزانێت گەلی کورد بە زمانی خۆی بدوێ و بخوێنێت. ناسنامەی نەتەوەیی ئاینی و ئاینزایی و تەریقەتی خۆی بپارێزێت. بۆیە ئەوەی تورکیای داگیرکەر دژ بە گەلی کوردستان دەیکات تەواو پێچەوانەی هەموو ئاین و باوەڕێکانە. ئەمەش ئەرکێکی مەزن دەخاتە ئەستۆی زانایەنی ئاینی و تەواوی ئیمانداران و باوەڕدارانەوە کە دژ بە داگیرکاری بۆستنەوە و داگیرکاری زەوتکاری و خیانەت حرام بکەن و بەرگریکردن لە وڵات و ئاین و باوەڕیش وەک ئەرک و مافێکی ئاینی و نیشتیمانی ڕابگەێنن. ئەمڕۆ کە لە باشووری کوردستاندا داگیرکەران بە ئاگر و ئاسن و بەڕێی شەڕی تایبەتی بەدڕەوشتیەوە بە ناوی فەتەحکردنەوە وڵاتەکەمان داگیر دەکەن تا داگیرکاری بەسەر وڵاتەکەمان دەسەپێنرابێت هەڕەشە لەسەر هەموو ئاین و ئاینزاکانمان و تەواوی پەرستگاکانمان و ڕەوشتە جوانەکانی کۆمەلگاکەماندا هەیە. هەرکی هەرە لە پێشینەی زانایەنی ئاینی و سەرجەم ئیمانداران ئەوەیە دژ بەو داگیرکاری و ستەمکاریە ڕابوەستن کە هەموو ئاینەکان حرامیان کردووە. کۆمەلگەی ئێمە هەر لە دێرزەمانەوە خاوەنی فۆرم و شێوەی کۆمەڵایەتی خۆی بووە. کۆمەلگاکەمان بە فۆرمی تیرە و هۆز و خێڵ شێوەی بەخۆی داوە و خۆی ڕێخستووە. بەڵام سیستەمی داگیرکاری دژ بەو شێوە سروشتەی کۆمەلگا هەوڵی داوە ئەو شێوە کۆمەڵاتیەی کۆمەلگاکان لە جەوهەری کۆمەڵایەتی خۆی دوور بخاتەوە و سیستەمێکی پێچەوانەی ئەمە بسەپێنێت کە سیستەمی جاشایەتی و بەکرێگیراوەتیە. ئەمەش هەوڵی داوە تیرە و هۆز و خێڵەکان بخاتە خزمەت داگیرکردن و باڵادەستبوونی خۆی و بەسەر کوردستاندا. بەم ڕێگەیەوە دژ بە بزوتنەوەی ئازادی چەکداری کردوون. بەڵام لە مێژووی گەلەکەماندا بەرخودانی و ڕاپەڕینەکانی هۆز و تیرە و خێڵەکانی کوردستان دژ بە داگیرکەران ئەوە دەخاتە ڕوو کە ئەو پێکهاتانەی کۆمەلگاکەمان پەیوەستبوونیان بە خاک و ناسنامەی نەتەوەییانەوە هەبووە و لەم پێناوەشدا لاپەڕەیەکی پرشنگداریان لە مێژوودا تۆمار کردووە. ئەمڕۆ ڕژێمی داگیرکاری تورکیا هەوڵدەدات جارێکی تر سیستەمی بەکرێگیراوی لە ڕێگەی هەندێک لە سەرۆک و سەردارانی تیرە و هۆز و خێڵەکانەوە زیندوو بکاتەوە کە پێشتر ڕژێمی بەعز سەپاندبووی. بەمەش دژ بە بزوتنەوەی ئازادی نەتەوەیی گەلەکەمان بەکاریان بهێنێت. هەروەها دەخوازێت ڕێگەی نانەوەی دەمارگیری، تیرەگەری، عەشیرەتگەری، خێڵگەریەوە پارچەبوون و لێکترازانی کۆمەڵایەتی لە ناو گەلەکەماندا زیاتر بکات.
بەمەش ئاسانتر داگیرکاری بەسەر کوردستاندا بسەپێنێت. بۆیە ئەرکی لە پێشینەی سەرجەم تیرە هۆز و خێڵەکانی کوردستان ئەوەیە کە ڕێگە بەو پیلانە داگیرکاریە نەدەن و دەشت بە هەموو پیلانەکانیان تێبکۆشن و لە ڕێزی گەلەکەیاندا بەشداریش کۆمەندانە لە هەڵمەتی دژ بە داگیرکاری بکەن و بە ڕۆحی وڵات پارێزیەوە یەکێتی نەتەوەیی بپارێزن و شایستەی مێژووی شکۆداری خۆیان بن. کوردستان کە مۆزاییکی نەتەوە و گەل و ئەتنیکەکانە وڵاتی کورد و تورکمان و ئاشووری و ئەرمەنی و هەموو ئەو خەڵکانەیە کە لە مێژووی دێڕینەوە تا ئەمڕۆ لەسەر ئەم خاکە ژیاون هەمووشیان بە یەکەوە خاوەنی ئەم وڵاتن. کاتێک ڕژێمی فاشستی تورکیا هەوڵی داگیرکردنی باشووری کوردستان دەدات هیچ جیاوازیەک لە نێوان گەلی کورد و گەلانی دیکەی کوردستان ناکات. مسۆگەر ئەگەر لە کۆمەڵکوژی و قڕکردنی گەلی کورددا سەر بکەوێت ئەوە هەموو گەل و نەتەوەکانی تریش کۆمەڵکوژ و قڕ دەکات. بۆیە پێویستە گەل و نەتەوەکانی کوردستان شان بەشانی گەلی کووردا دژ بە داگیرکاری ڕابوەستن و وڵاتەکەی خۆیان بپارێزن. گەل و نەتەوەکانی کوردستان وەک چۆن مێژووی هاوبەشیان لەم وڵاتە هەیە ئەوە لە ئەمڕۆ داهاتووشدا دوژمنی هاوبەش و چارەنووسی هاوبەشیان هەیە و دەتوانن بە یەکەوە ژیانێکی ئاشتەوە و ئازاد لە کوردستاندا بنیاد بنێن. بێگومان ئەم بانگەوازیە بۆ هەموو چین و توێژەکانی تری کوردستانیشە لە سەرووی هەموویانەوە پێشمەرگە دێڕینەکان کەناڵەکانی ڕاگەیاندن ژینگە پارێزان مافپەروەران خانەوادەی شەهیدان خانەوادەی ئەنفالکراوان سەرجەم پارت و لایەنەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە پێویستە ئەو ڕاستیە بەڕوونی ببینن کە ئەمڕۆ باشووری کوردستان لە بەردەم داگیرکاری و لە دەستدانی سەرجەم دەستکەوتەکانی گەلی کوردستاندایە. بۆیە دەبێت هەمومان بەرەنگاری داگیرکاران ببینەوە و بە یەکریزی نەتەوەیی و نیشتیمانی داگیرکاری تێک بشکێنین و کوردستان بپارێزین. لە ڕۆژی ئەمڕۆدا ئەمە پیرۆستترین ئەرکە و دەبێت هەمومان ئەرکی خۆمان لە بەرامبەر بەگەلەکەمان و خاکەکەمان و دەستکەوتەکانمان پێکبێنین. ئەیگە لە ستەم دیدەکەمان خەڵکی وڵات پارێزی کوردستان ئێمە لەم جارنامەیەدا هێڵی گشتی بەرخودانیمان دژ بە داگیرکاری و پاراستنی کوردستان لەم چەند خاڵەدا پوختە دەکەین. یەکەم سیستەمی داسەپێنراوی ئیمراڵی بەسەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ڕاستەوخۆ پەیوەستە بە هەوڵە داگیرکاریەکانی ڕژێمی فاشستی تورکیا و پرۆژە پاوانخوازیەکانی سیستەمی سەرمایەداری جیهانیەوە. بۆیە ئازادی ڕێبەرئاپۆ لە زینداندا و تێکشکاندنی داگیرکاری لەسەر باشوور و بەشەکانی تری کوردستان بە یەکەوە پەیوەستە. بەبێ ئازادی ڕێبەرئاپۆ کۆتاییهێنان بە داگیرکاری ئەوە ئاشتی و سەقامگیری و چارەسەری پرسی کورد بەدین نایەت. بۆیە کورتترین ڕێگای چارەسەری پرسی کورد دیالۆگی ڕاستەوخۆیە لەگەڵ ڕێبەرئاپۆدا و بۆ دیالۆگێکی حەقیقیش پێویستە ڕێبەرئاپۆ ئازاد ببێت. لەم چوارچێوەیەدا ئەم هەڵمەتی تێکشکاندنی داگیرکاری هەڵمەتی ئازادی ڕێبەرئاپۆ هەڵمەتی بەرگریکردنە لە خاک و وڵات. دووهەم دا تێکشکانی هەموو هەوڵەکانی داگیرکاری ئەم هەڵمەتەمان بەردەوام دەبێت. هەڵمەتێکی سەفەربەری و هەموو جۆرە چالاکیەکی جەماوەری و دیموکراتی بەڕەوا و ئەرکی خۆمان دەزانین. لەم چوارچێوەیەدا بە نەخشەڕەیەک کار و چالاکیەکانی ئەم هەڵمەتە بەڕێوە دەبین. سێهەم بەرگریکردن لە وڵات و دەستکەوتەکانی گەلەکەمان هەم مافێکی ڕەوا و هەمیش ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی و ئاینیە. ئەو ماف و ئەرکە تەنیا لە ئەستۆ یەک لایەن یان یەک چین و توێژ نییە، بەڵکو ئەرک و مافێکە لەبەردەم هەموو تاکو چین و توێژ و پارت و لایەنێکی سیاسی و ڕێکخراوێکی مەدەنی و سەرجەم پێکاتە کۆمەڵایەتی و گەل و نەتەوە و ئەنتیکیەکانی کوردستان. بۆیە بەشداریش لەم هەڵمەتە هەم ئەرکێکی پیرۆز و هەمیش مافێکی ڕەوایە. ئەم هەڵمەتە لە هەموو ئاستەکان چوارەم ئەم هەڵمەتە لە هەموو ئاستەکانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کلتوری ڕاگەیاندنی بەرگری خوازی و بەرەنگاربوونەوەی داگیرکاری بەڕێوە دەبرێت. پێنجەم ئەوەی سەرکەوتنی ئەم هەڵمەتە مسۆگەر دەکات یەکریزی و یەکێتی نەتەوەیی و دیموکراتیە. بۆیە بەشێکی گرنگی ئەم تێکۆشانەمان بۆ بەدیهێنانی یەکێتی نەتەوەی و دیموکراتی تەرخان دەکەین. دەستەی دەستپێشخەری دیموکراتی گەل باشووری کوردستان 15 نۆی 2020.